يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران وخواناساني زۆر بەڕێز، تەواوی جیهان بەگشتی و کوردستانی خۆمان بە تایبەتی کە ئێستا ئێمە لە کوردستانە دەژین و لەو بارەیەوە قسە دەکەین، تەواوی دەنگ و باس و خواسی ڕاگەیاندنەکان و سیاسیەکان و نووسینەکان هەمووی بەگشتی لەسەر دوو تەوەرە قسە دەکرێ و دەنووسرێ و دەدوێ. یەکەمیان بابەتی هەژاری، بابەتی بودجە و موچە. بودجە لە بەغاوە هاتۆ و موچە لێرە چۆن دابەش دەکرێ و چەند موچە حکومەت خەرزارە و هەمووی هەر ئەوەیە، چۆن بازاڕ لە کزیدایە پرۆژە ئابوووریەکان وەستاون. واتە بەگشتی بابەتەکە باسی هەژاری میلەت و گیرفان خاڵی بوونی ئەو بەڕێزانەیە. دووەمیشیان بابەتی نەخۆشی، هەر لە نەخۆشی کۆڕۆناوە هەتاوەکو نەخۆشیەکانی تر کە تەنگی بە زۆرێک لە خەڵکی هەڵچنیوە. حەقە قسە لەسەر ئەمانە بکرێ، ئەبێ باز بکرێن و حەقە خەمخۆرانەش هەوڵی چارەسەرکردن و کەمکردنەوەیان بدرێ. ئێمە لە مزگەوتا قسە دەکەین لەبارەی ئیسلام و دینەوە، بۆیە بە پێویستی دەزانم چەندە گرنگە لەسەر بابەتی هەژاری و ئابووری، لەسەر بابەتی تەندروستی و نەخۆشی قسە بکرێ و بدوێین. لەوە گرنگترەکەمان لەبیر نەچێتەوە کە بابەتە ئیمانی و قیامەتیەکانمانە. بۆیە دەچمە خزمەت قسەیەکی ئیمامی عەلی ڕەزا ڕەحمەتی خوای لێ بێ کە فەرموویەتی ئین الفەقڕ مصیبە، خەڵکینە بەڕاستی هەژاری مصیبەتێکی گەورەیە. بەڕاستی فەقیری و هەژاری مصیبەتێکی هەرە گەورەیە کە ڕوو لە ئینسان دەکا. وإن أشد من الفقر المرض، بەڵام بزانن سەختتر لە هەژاریش هەیە. شتێک کە لە هەژاریش قورستر و ناڕەحەتترە بریتیە لە نەخۆشی، کە ئینسان نەخۆش بوو ئەڵێ خۆزگە هەر هیچم نەبوویایە لە دنیادا، بەس نانی وشکم بخواردایە و ساغ بوومایە. سەرەتا کە هەژاری دەڵێ بەس حەد لەم هەژاری ڕزگارم بوویایە، بەس تۆزێ دەوڵەمەند بوومایە شتێکم هەبوویایە. سوبحان الله کە ئینسان نەخۆش کەوت ئەڵێ فەقیریش هەر زۆر چاکە. کوڕە فەقیری مصیبەت نییە، بەس لەشت ساغ بێ. ئیمامی عەلی فەرمووی وئین ئەشەد من المەڕەض الکوفر، واللهی سەختتر لە نەخۆشی و بەڵای قورستر لە نەخۆشی ئەوەیە کە ئینسان نەعوذ بالله کافر بێ. بۆیە کاتێک کە تۆ نەخۆشی و بەدەست نەخۆشیەوە دەناڵێنی بڵێ خوایە سوپاس بۆ تۆ، چانی ئیمانم سەلامەتە کافر نیم. بۆ چونکە کوفر یەکسانە بە جەهەنەم. جا چه عەزاب و ئێشێک هەیە لە جەهەنەم سەختتر بێ، خوا بمان پارێزێ. فەرمووی وئین الغینا من النعم، بەڕاستی دەوڵەمەندی و خواپێداوی و گیرفانگەرمی و ماڵ ئاوەدانی، خۆشگوزەرانی ژیان یەکێکە لە خەڵاتە هەرە گەورەکانی خوای پەروەردگار. وئین ئەفضل من الغینا صحة الجەسەد، چاکتر و باشتر و گەورەتر لە دەوڵەمەندی مادی بریتیە لە جەستەی ساغ. ئەگەر تۆ سەرەتی دنیات هەبێ جەستەت ساغ نەبێت چه سوودێکی هەیە؟ گەورەترین دەوڵەمەندی ئەوەیە کە لەشت ساغ بێ. وئین ئەفضل من صحة الجەسەد الئیمان، باشتریش لە لەش ساغی بریتیە لە ئیمان، لە دین و ئیمان، کە ئینسان بە ئیمانەوە بژی و بە ئیمانەوە بمرێ. بۆ چونکە ئیمان یەکسانە بە بەهەشت. جا ئینسان ئەگەر بەهەشتی خوای هەبێ ئایا قەت ناخۆشی دەبینێتەوە و هیچ ناخۆشیەکی لەبیر دەمێنێ کە لە دنیادا بینیوێتی بە بێگومان نەخێت. بەڕاستی پێویستمانە خەمی هەمیشەییمان ئیمانەکەمان بێ. چۆن ئینسان واجبە وەکو جەنابتان دەستان خۆش بێ بە دەمامک و بە خۆ تەعقیمکردن و بە پاک و پوختەیی و بە دووری نێوانتان هەر یەکێک لە ئێمە خۆ دەپارێزێ لە ڤایرۆسی کۆڕۆنا و نەخۆشیە گواسراوەکان. چۆن ئینسان بەیانی هەڵدەستێ هەوڵ دەدات چەندی لە توانایدا بێ بە دووی پارویەک نانی حەڵاڵدا بۆ خۆی بۆ خێزانەکەی بگەڕێ، ئەمە شتێکی زۆر چاکە. واللهی دەبێ ئاواش خۆت بپارێزی لە ڤایرۆسی کوفر،
چونکە ڤایرۆسی وا هەیە وشەی وا هەیە مێشکت دەشڵەقێنێت بەرامبەر بە ئیمانەکەت دەتخاتە گومانەوە ئەبێت لە بێدینان وەکو ڤایرۆسی کۆڕۆنا خۆت پارێزی بەقەدەر ئەوەندەی هەوڵ دەدەی بۆ دوورترین شوێن بڕۆی بەڵام زۆرترین پارەت دەستکەوێ بە زەحمەتی مەزانە دوورترین مزگەوت بڕۆی بەڵکو چوار قسەی جوانتر و خێرتر ببیستی بەدووی دینەکەشتا بگەڕێ بەدووی وەرگرتنی ئاینەکەشتا بە زەحمەتی مەزانە ئێمە ساڵی کۆچیمانە ئێستا لە مانگی محەڕەم داین وتاری یەکەمی مانگی محەڕەم باسی ئەومان کرد سەری ساڵی ئێمە سەری ساڵی گەشببینیە پێمان دەڵێ گرفتەکان بە چۆکمان داناهێنن دروستمان دەکەن بەویستی خوا ئەم وتارەش پێمان دەڵێ خەیاڵ پڵاوی ناتگەێنێتە ئامانج سرم سوڕماوە لەو کەسەی کە بێ هونەر و تەردەما ئەم دنیایی لە کۆڵ ناوە و بۆ قیامەتی دڵبێخەمە لە جیاتی ڕێگای ڕزگاری مەیلی ڕێگای هەڵدێرەکە بە شڵپەی چەپەڵی حەرام نەفسی چڵێسی تێردەکا ڕێویەکی خەواڵووە و خەیاڵی پاروی شێر دەکا بەبێ تەڕبوون ماسی دەوێ بێ ڕەنج گەنجی خاسی دەوێ بێ ئەوەی هیچی کردبێ دەستخۆشی و سوپاسی دەوێ ئەو بەهەشتا دنیا لە چاویا سەرابە لێ بڕێ با دەستت کەوێ نرخی بەهەشت لە دوای ئیمان ئیستیقامەتە و کۆڵنەدان ژیانە لە سایەی قورئان بێوەییە و چاکە خوازی و لە خواترسان ئەو نرخی بەهەشتەی کە پارەکەی ئەمەیە ئەمە بدە بەخوا خوا بەهەشتت دەداتێ بەردەوام بە لەسەر خواناسی مانگێک خواناز مەبە و دوای پشتی لێ بکەیتەوە 4 مانگ لە ماڵەوە دانیشی بەخوا دینداری وەکو کار و کەسابەت و ناخواردن وایە ئەبێ هەمیشە لەگەڵتا بێ نابێ لێیدا بڕێی ئیستیقامە ژیان لە سایە قورئاندا منهەجت قورئانی پیرۆز بێ بێوەیی سەلامەت بە خەڵک لە دەست و زمانت ئەمین و سەلامەت و بێوەی بێ ئەوەی یەکێک لە نرخەکانی بەهەشتە و دەیری خوا بەهەشتت دەداتێ چاکە خوازی چەندی پێت دەکرێت چاکە خواز بە بە کردار بیکە پێت نەکرا لە دڵەوە چاکەکارانت خۆش بوێ خوا هەر ئەجرت بۆ دەنووسێ لە خوا بترسە حیساب بۆ خوا بکە لەبەر خوا واز لە حرامەکان بێنە کلیلەکانی بەهەژ وەردەگری دەچیت ئەو دیەوە ساڵی ئاینی کۆچی پێمان دەڵێ لە پێناوی دین و ئیمانەکەتدا ئەبێ قوربانی بدەیت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابەکاندا بەس لە پێناوی ڕزگاربوونی ئیمانەکەیاندا بوو خۆشەویستان کە مەککەیان بەجێهێشت ماڵیان بەجێهێشت باخیان بەجێهێشت خانوەکانیان بەجێهێشت دوکان و بازار و بازرگانیان بەجێهێشت هیچیان لەگەڵ خۆیان نەبرد تەنانەت دوای فەتحی مەکە ژوەریان نەگرتنەوە گەڕانەوە بۆ مەدینە فرۆشتیان بەخوا بەس بۆی ئیمانەکەیان سەلامەت بێ بەس بۆی ئیسلامەتیەکەیان بە ئازادی بەڕێوە بەرن ئەمڕۆ خوای گەورە ڕەحمێکی گەورەی بە من و بە تۆی بەڕێز کردووە نەماڵی خۆت بەجێ بێڵە نە دوکان و بازارت بەجێ بێڵە نەک گەرما و سەرما لە پێناوی ئیسلامدا بچێشە ئیسلام چەترە گەورەکەی و ئێمەی حەساندۆتەوە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی لا هجرة بعد الفتح ولكن جهاد ونية خەڵکینە ئەو ڕۆژەی مەکە فتح کرا ئازاد کرا کەس هیجرەت نەکا بۆ مەدینە بە ناوی کۆچکردنەوە بە ناوی هیجرەتەوە دەرگای هیجرەت داخرا بەڵام ئومەتەکەم بزانن تا قیامەت دووشتان بۆ ماوەتەوە هەر کەسێ وا بزانێ و حەز دەکەی دایمە لە خزمەت پێغەمبەرابی و لە مەدینە بژی هیجرەتت کردبێ ئەم دووشتە تا قیامەت بۆ یەک بە یەکمان ماوەتەوە لە ماڵی خۆتا بیکە جیهاد ونیە جیهاد لە پێناوی خوادا تێکۆشان لە پێناوی خوادا جا جیهاد بەشێکی قیتالە ئەگە شەڕی کافران هەبوو کابرا بیکە وەکو لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کراوە ئەوە بەشێکە لە جیهاد کە پێڵەن جیهادی قیتال ئەمڕۆ من و تۆ نەشمشێمان بەدەستەوەیە و نەبۆشمان هەیە خەڵکی بکوژین بە ناوی ئیسلامەوە کەس خەیاڵی ئەوە نەکا وەڵا فڵان کەس دەکوژم وەکو جیهادی فی سەبیل الله ئەمڕۆ جیهادی ئەم سەردەما کە دەممان هەیە و دەنگمان دەگا ڕاگەیاندن لە بەردەستایە جیهاد بەم شێوانە دەکرێت هەر کەسێک لە ئێوەی بەڕێز لە من بێبەش نین لەم جیهادە یەکەم لە خزمەتی قورئان دابا وجاهدهم به جهادا كبيرا ئەمە ئاەتە مەککیە بەعنی بەم قورئانە جیهادی کافران بکە جیهادیان بکە مەیان کوژە بە قورئان پێیان بگەێنە ئەگە یەک ئاەتی قورئان دەزانی بیگەێنە بە کەسێک کە نایزانێ ئەگەر خۆش شارەزای لە قورئان نییە لە خزمەتی ئەو کەسانەدا بە کە خزمەت بە قورئانی پیرۆز دەکەن
جیهادی عیلم و زانست بڵاوکردنەوەی ئیسلام بە نەرمونیانی و هێمنی و شیرینی وەکو خوا بە ڕەحمەت دایبەزاندووە نەیکەی بە زەحمەت لە خەڵک بە ڕەحمەت و میهرەبانی بە هێمنی ئەم دینی خوایە بگەیەنە وەڵی هەر یەکێک لە ئێمە دەتوانێت کەسێک نوێژ ناکە فێری نوێژکردنی بکەین خوشکێکم دەتوانێت خوشکێک حیجاب ناکە بە نەرمونیانی و زمانی شیرین لەشکی بکاتە سەر بەبێ ئەوەی شعوری بریندارکە ئەوە جیهادی گەرە هەرە گەورەی ئەم سەردەمەیە تا قیامەت پێغەمبەر فەرمووی وەکو لە خزمەت منابی وایە وەکو لە مەدینە بژی وایە جیهادی ئاوەدانکردنەوەمان هەیە کەسێک ڕێگایەکی موسڵمانان ئاوەدان دەکاتەوە کەسێک کۆمپانیا و شەریکەیەک دەکاتەوە بەڵام بەنێتی ئەوەی بەڵکو خوایە منیش پاروێنانم دەستکەوێ دەوڵەمەند بم و دەیان گەنجیش لەم ڕێگایەوە لە بێکاری ڕزگاریان بێ و بەدوو ئیشی حەڵاڵا بگەڕێن وەڵی کردنەوەی بازار شەریکات کۆمپانیا ڕێگاوبانی چاک مزگەوتی جوان قوتابخانە خەستەخانە کەسێک نەخۆشخانەیەک دەکاتەوە لەم ئەزمەدا موسڵمانێک ڕووی تێدەکا و بەشێک لە ئازارەکانی کەم دەکاتەوە کەسێک نەخۆشە و تۆ بە دەنگیەوە دەچی و بە پارەکەی تۆ ئەو ئازاری لەسەر لا دەچی عیلاجەکانی بۆ دەکڕی کەسێک قەرزاری کۆیلەی کردووە بە پارەی تۆ ڕزگاری دەکەی لە کۆیلایەتی قەرزاری ئەوە جیهادە چونکە ئەسڵی جیهاد بۆ ئازادی مرۆڤاتەوە مرۆڤەکان ئازاد بن دەی تۆ ئەم جیهادت پێدەکرێت زۆرێک لە ئێمە ئەمانەی پێدەکرێت جیهادی ناشتنی نەمامێک هەر لەبەر دەرگاکەی خۆت وەڵڵاهی نەمامێک دەنێژی خەڵک بەبینینی ئەو درەختە سەوز و جوانە دڵی دەکرێتەوە هەر گوڵەباخێک بنێژە لە پارکێکا کاکە شت مەشکێنە شت فڕێمە دەسەر جادە ژینگە پیزمەکە ئەوەش جیهادە خزمەتە بە خۆت بە موسڵمانان بەنەوەکانی داهاتوت ئەمانە هەموو جیهادن بەڵام پێغەمبەری خوا چی لەگەڵاکردن لەگەڵ ئەم کردارەدا وەنیە نێتی خاوێن نێتی پاک و پوختی لەگەڵا بێ پێغەمبەری خوا فەرمووی ئینەما الأعمال بالنیات وئینەما لكل امرئ ما نوى کردارەکانتان بە پێنێتی دڵەکانتانە یعنی خوای گەورە تەماشای کردەوە ناکە بەڵکو تەماشای پاڵنەری کردەوەکە دەکا وایە لە حەدیسەکە فەرمووی وئینەما لكل امرئ ما نوى ئینسان ئەوەی بۆی دەمێنێتەوە لە لای خوا ئەوەیە لە دڵیا بووە نەک ما عەمیلە نەیفەرموو ئەوەی کە کردوتە خوای گەورە ئەوەت بۆ دێڵێتەوە چ نێتێک لە دڵتا بووە زۆر جار تۆی بەڕێز هیچن نەکردووە بەس نێتێکی زۆر پاک و پوخت بە دڵتا هاتووە خۆزگەت خواستۆ چاکەیەک بکەیت وەڵڵاهی خوا دەزانێت کە بۆت بکرایە دەشت کرد هەر بە قسە نەبووە دەمتەڕی نەبووە بە کردار دەتکرد بەڵام حەیف دەستن نەڕۆیشتووە ئەوەندە دەسەڵاتت هەبووە لە قیامەتە ئەجرەکەی دەبینیتەوە زۆر کەسی شەیە ئیشی گەورەشی کردووە بەڵام ئەوەی کە لێرەدایە کە سینە و دڵە خاوێن نەبووە بۆ خوا بۆ ڕیا بووە بۆ سومعە بووە بۆ خۆ دەرخستن و خۆفشکردنەوە بووە لە قیامەتە ئەجرەکەی سوتاوە هیچی نییە کردوش یەتی نیەتی تۆ هیچیشن نەکردو بەس دڵ و دەروونت خاوێن و پاکە حەزت بە سەرکەوتنی خەڵکی باش و چاکە خوای گەورە ئەجرەکەت بۆ دەنووسێ بۆیە خۆشەویستان ئەزمەی ئەمڕۆی کوردستانی ئێمە و دەتوانم بڵێم جیهانیش بەگشتی بریتی نییە لە ئەزمەی سیاست مادە زانست بڕوانامەی باڵا بیر و عەقڵ بۆ ئێمە لە ڕووی سیاسیەوە لەم کوردستانەدا سیاسەتمەدارمان زۆرە سیاسەتمەداری یەکجار زۆرمان هەیە جاران لە قەدیما دوو سێ کەس دەیانگو فڵان کەس سیاسەتمەداری کوردە ئەمڕۆ هەرچی ڕاست دەبێتەوە لەسەر تەلەڤیزۆنم دەبینم هەر نووسراوە چاودێری سیاسی ئەوەندە خەڵکی سیاسیمان هەیە هەر نەبێتەوە جا هێندێکیان هەر هیچ نین هەرەوەی خۆی پێوە هەڵواسیەوە نازانم چۆن لە ڕووی دێ بڵێ من چاودێری سیاسیم کە هیچ لە سیاست نازانێت بەڵام لە ڕووی سیاسەتمەداریەوە خەڵکمان زۆرە سەرکردەمان زۆرە قائیدمان زۆرە لە ڕووی مادەوە بەو خوایە وا فەقیر نین وەکو باز دەکرێت یعنی بەمەستم وڵاتە لە عێراقا لە کوردستانە ئێمە وڵاتێکی نەوت دەفرۆشین خوای گەورە پارەکەی هەر لەژێ عەرزەوە هەڵقڵاندۆ بەزە عەرز دێتە دەرەوە ئێتر بارودۆخ نەوت دەشکێوانە ئەمانەشتی کاتین بەڵام بەگشتی بەڕێزان جەنابتانەوانی بە تەمەنن بەبیرتان دێ هەر یەکێک لەو گەنجانەی ئەمڕۆ بەقەدر عەشرەتێکی جاران پارەی هەیە ماڵی هەیە خانووی هەیە ئەوەی جاران ڕئیس جمهورێک لە خانووەکەیدا ئێستا زۆربەی خەڵکی لەو خانووە گەورانەدایە ئەو سارانەی لە زۆر وڵاتی دنیادا ئێستا خەڵک پێی نییە سەرۆکەکان گەنجی ئێمە بەدەستیەوەیەتی هەیەتی زۆری هەیەتی واتە لە ڕووی مادیشەوە بەو شێوەیە هەژار نین وەکو ئیعلام باسی دەکا لە ڕووی زانستەوە خەڵک ئەلحەمدوللا هەمووی خوێندەوارە ئەرێ چ ماڵێک نەخوێندەواری تێدا ماوە هەمومان خوێندەواری جاران لە گوندێکە یەک کەس مامۆستای ئاینەکەیە مامۆستای قوتابخانە نامەیەکی بۆ خەڵک خوێندایەوە نەخوێندەوار بوو ئێستا خەڵک هەمووی خوێندەوارە ماڵەکانی جەنابتان هەمووی دوو کەس و سێ کەسی بەکەلۆریۆسی تێدایە پاشان
ئەو هەموو زانکۆیی لەم کوردستانەدا هەیە، ئەم هەموو پەیمانگای هەر ناوەکانم نەبیستووە، ئەم هەموو مەعهەد و جامیعەی لەم کوردستانەدا هەیە کوا جاران هەبووە، ئەم هەموو کتێبخانە و کتێبە جوانەی چاپ دەکرێت کوا جاران تۆی خوێنەر بینیوتە. لە ڕووی زانستەوە گرفتمان نییە، لە ڕووی بڕوانامەوە عەرزمکردن ماڵی وایە دووسێ بەکەلۆریۆسی تێدایە، ئەنجا بڕۆ بۆ بڕوانامەکانی ماستەر و دکتۆرا زۆر بووە، بڕوانامەی دەرەوەی وڵاتمان زۆر بووە، هەمووی خەڵک خەریکە بڕوانامەی باڵا بەدەستدێنێ. لە ڕووی بیر و عەقڵەوە بیرمەندمان زۆرە، نووسەری زۆر بەتوانا و چاکمان هەیە بەخوا جیهانیەکانی شەرق و کوردەکانی خۆمان بیرمەندن، بەزەوەی کورد بۆ خۆی بڕوای بەخۆی نێ و داماوە سەرپەرشتی کارێکی نییە، ئەینا بیرمەندی کوردی زیرەک و بەتوانا و ڕۆمان نووس ئەدەبدۆش شاعیری گەورە هەمانە، ئەمانەشمان هەیە، بەڵام هاوتەریب لەگەڵ ئەمانەدا، لەگەڵ ئەمانەی کە هەمانن بە گەورەی و بە زۆری، بەخوا کاری نائینسانی زۆریش لەم کوردستاندا دەکرێت، بەخوا ستەم و زوڵمیش زۆرە لەناو کوردستاندا. واللهی لێکترازانیش بۆتە دیاردا، لێکترازانی ژنومێر خێزانە و هەر ڕۆژە تەلاق زیاتر دەبێت، لێکترازانی حیزبەکان بەیەکەوە، لێکترازانی ناو حیزبێک و باڵباڵێنی بەیەکەوە، لێکترازانی شەریک و هاوڕەکان بەیەکەوە، لێکترازانی دوو دراوسێ و دڵپاکیان وەکو جاران نەماوە کە جاران کاسە دراوسێتیان لەبەی نابوو، ها خەڵک لێکترازە، لێکترازانی خزمەتی و خۆشەویستی و متمانەی جارانمان لەبەی نانەما بەداخەوە. ئەو لێکترازانە ڕوویەتی ڕق و ڕقەبەری، دڵەکان پڕن لە ڕق، فێڵ و درۆ، ئەوە هەر باسی مەکە، ململانەی نادروست زۆرە، لەگەڵ پێشکەوتنەکاندا ئەمانەش دەڕۆنە پێشەوە. بۆ وایە؟ ئەبوایە بەعەکسەوە بوویایە، ئەبوایە خۆشبەخت بووینایە، چونکە دڵەکان پڕن لە فێڵ، لە درۆ، لە حەسوودی، لە ڕق، لە تەماح. تموح جیاوازە لە تەماح، تموحت هەبێ، زۆر چاکە تموحت هەبێ، هیوا و ئاواتت لە دڵا بێ پێی بگەی، بەڵام تەماح بتەوێ بەرامبەرەکەت کوژی بەس بۆی بۆ خۆت دەوڵەمەند بی، بەرامبەرەکەت بسڕیتەوە بەس بۆی خۆت ناوت هەبێ، ئەمە زۆر خراپە، ئەمە هەیە، ئەم دڵانەی پڕ بوون لەوە. مەبدەئی ئیشت بۆ دەکەم چونکە ئیشم پێت دەبێ، ئەگە بزانم ئیشم پێت نابێ قەت ئیشت بۆ ناکەم. ئەو مەبدەئە ئەمڕۆ چۆتە ناو دڵەکانەوە. بۆیە ئەمڕۆ ئەزمەی کوردستانی ئێمە من وای دەبینم بریتە لە دڵپاکی و لە نێتی باش و دڵسۆزی و ئەخلاقی جوان. دەوڵەتی مەدینەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەسەر نێتی باش و دڵی خاوێن خۆشەویستانم بنیادنرا، خوا هەموو ئەزمەکانیشی تێپەڕاند. کابرایەکی ئەنساری مەدینەی ئەوەندە دڵ و دەرونی خاوێن بوو، ئەوەندە نێتی باش بوو، بە کابرایەکی مەککەیی مهاجری دەگوت کاکە وەرە ماڵەکەم خانوەکەم دەکەین بە دوو کەرتەوە، دوو هۆدەم هەیەدانەیەکیان بۆ تۆ، هەر بە گەردن ئازایی بە تاپۆ بۆ تۆ، باخێکم هەیە ڕێک لە ناوڕاستەوە دەیکەین بە دوو کەرتەوە، دوو کانیم هەیە، یەکیان بۆ تۆ یەکیان بۆ من، هەر ئەبەدەم بۆ تۆ، نەکرد بە ئەمانەت. بەڵام ئەوەی مهاجیرەکە وەچ کردووەکەش ئەوەندە نێتی خاوێن بوونەی دەگوت بەخوا فرسەتە ئەم ماڵەم بە مفتی دەستکەوتووە، دەگوت کاکە یەخوا خوا بەرەکەت بخاتە ماڵ و سامانتەوە، تو خوا ڕێگەی بازاڕم نیشاندا، هەریان شتێک پارەم بدەیە بە قەرز تا دەکەومە سەر سکە و ڕێگەی بازاڕم نیشاندا، لە حەماڵیەوە دەست بە کاسبی دەکەم، چاوی لە ماڵی براکەیەوە نەبوو، هەردووکیان یەک لە یەک نێتیان خاوێنتر بوو. ئەو دەوڵەتە مەدەنیە لە مەدینەدا مەسرا، هەموو ئەزمەکانی تێپەڕاند. بۆیە قورئانی پیرۆز پێمان دەڵێ ئاگاتان لە دڵ و دەروون بێ، ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا. خۆشەویستان لە خزمەت سوڕەتی ئەلبەقەرەدا جوان جوان باسەرنجی ئەم ئاەتە بدەین، جوان گوێی دڵتانی بۆ بکەنەوە. ومن الناس من يعجبك قوله في الحياة الدنيا ويشهد الله على ما في قلبه وهو ألد الخصام وإذا تولى سعى في الأرض ليفسد فيها ويهلك الحرث والنسل والله لا يحب الفساد. سورة البقرة آياتي 204 و 205 دو آياتي قرآن وردقرم. كرتي و پختي خواهي قولة بيمان دفرمي أي محمد صلى الله عليه وسلم يك بيك إيمان داران تا قيامت بچاوي خوتان دبينن خلقان يكن لناو خلقي دا خلقان يكن واتا نق عامي خلق وابه ومن وتبعيضة هندك خلق هن أي محمد صلى الله عليه وسلم أي إيمان دار آقادار با وشيار بزيرك با هندك خلق هن زمان يعني يكجار روانا زمان يعني زور لوسا زمان يعني زور شيرين عليه هنجوينا كقصد بودكا قناعتت بيدكا سر الصور دمين لزمان رواني ولا قصة خوشي ولا زمان شيريني يكي هاد كقصد بودكا معجبي بو زمانه وبو قفتو لفتا شيريني خواهي قولة فرمي بلام ئاگادار بە ئەوەی لە ناو ناخیایەتی بۆ گەنە دڵی وانە دڵی ئاوا شیرین نییە دڵی تاڵە
وەڵڵا دەسەڵاتی هەبێ پیسترین دوژمنە و پێتەوادا کوردی خۆمان وتوێتی گورگە و لە پێستی مەڕدا خۆی حەشار داوە گورگە و لە پێستی مەڕا خۆی نیشان دەداوەندە بە فەقیری ئاگادار بە ئەگەر ئەمە دەسەڵاتی هەبێ بەسەر زەویدا کە ئاوا خۆی بە جوانی و بە زماشیرینی و باسی دنیات باسی حیاتی دنیات بۆ دەکا باسی ژیانی خۆشت بۆ دەکا پەیڕە و پرۆگرام و بەرنامەکانی خۆتت بۆ دەخوێنێتەوە من چیم پێ پێشکەشت کەم هەر سەر سوڕ دەمێنێ ئەڵێ ژیان بەدەستی ئەمەوە بێ من دەحەسێمەوە خوا دەفەرمە بەخوا درۆ دەکا ئاگادار بە ئەوەی لە ناخیایەتی وانە ئەگەر ڕۆژێ دەسەڵاتی بکەوێتە دەست و حکومڕانی سەر زەوی بێت تەواوی زەوی تێک دەدا هەرچی باری ئابووری و چێڵگە و زرعاتە لە ناوی دەبا خێزان و نەوەکانتان هەڵدەوە شوێنێ بەڕاستی خوا کەسانی ئاژاوەجێڕ و خراپەکاری خۆش ناوێ ئەمە کورت و پوختی ئاەتەکە بوو کە لە خزمەتانە خوێنمەوە با ئەمڕۆ ئێمە سەیری بارودۆخی کوردستانمان کەین بزانین ئەم ئاەتە چۆنە باباری سیاسیەکەتان بۆ باسکەم کابرایەک جا من ناڵم هەمووی چونکە قورئان وای نەفەرموو خوا فەرمووی وەمینە ڕەشبین مەبە وا نەزانی هەر کەسێک قسەی جوان و شی باشی گوت هەمووی هەروایە هەندێک وەمینە الناسی هەندێک لە خەڵکی جاوەرە سیاسەت مەدارەکان کە سیاسەت مەدار و حکومڕان لە وڵاتە ئەوانی کە باسی سیاسەت دەکەن دوو جۆرن هەیانە لە دەسەڵاتدان ئێستا هەیانە ئۆپۆزیسیۆن و معارەزەی حکومەتن ئەوانەی لە دەسەڵاتان هەندێکیان کە قسە دەکەن ئەڵێ بەخوا حەیفەم پیاوە لاچێ ئەمە دڵسۆزی نیشتیمانەکەمە ئەمە دڵسۆزی کورد و کوردستانە ئەمە خێر و بەرەکەتی ئەم وڵاتە بەدەستی ئەوەیە ئەوەندە بە جوانی قسەمان لەسەر تەلەڤیزۆن و بەرنامەکانی ئەو بۆ دەکا کاتێک کە گوێ لە کابرای ئۆپۆزیسیۆن و معارەزەی حکومەت دەگری ئەڵە کوڕە کاکە ئەم وڵاتە خۆ پارەکانی دزراون و تاڵان کراون و گەندەڵی هەیە تۆ با ئەو پارانە بدرێنە دەزمن وەڵڵا وا قسەت بۆ دەکا و زمانی ئەوەندە شیرینە و ئەوەندە لێزانە و لەبلەبانە ئەڵێ ئەمە محەممەدی مەهدی و من نەمزانیوە بۆ خوای حکم کەوێتە دەست ئەم پیاوە ئەم کەسە ئەم خانمە ئەوە گەنم لەسەر شاخەکانیش ڕۆ دەکرێت چۆلەکە و توێر و توار بیر بەشێتەوە کوڕە خۆ کەس بە پارە ڕازی نابێ ئەمەی ئەم باسی دەکە ئەم پارە لەکوێیە جا ئەوەی کە لە دەسەڵاتە هەندێکی درۆ دەکا بەخوا وانیە وەکو باسی دەکا بۆمان ئەوەندە دڵسۆزی ئەم خاک و خەڵکە نییە ئەوەش کە لە معارەزەیە و قسە دەکا هەندێکی ناڵم هەمووی قورئان فەرمووی هەندێکی بەس زمانە بە زمان دەیەوێت تۆی هاوڵاتی بخەڵەتێنێ ئەینا بەخوا حکمی بکەوێتە دەست لەوەی تر خراپترە چونکە خوا ئاگای لە نێتی ناودڵەکەیەتی کەس ئاگای لێ نییە ناودڵ بەس ئەڵڵا دەیبینێ ئەی بۆ خوا ئاشکرای ناکەڕم بە ئێستا جەنابەت ڕێک بپرسی ئەی بۆ خوا ئەمانە فەزع ناکە خوا ئەرحەم الراحمینە ئەو کەسەی کە زمانت ئاوایە و نێتی ناودڵت خراپە ئاگال لێ بێ خوا مۆڵەتت دەدا ماوەیەک مۆڵەتت دەدا خەڵکی بخەڵەتێنی بەڵام دوای فەزعت دەکا بۆیە ئەم مۆڵەتە دەدا تەوبە بکە ڕاست بەڕاست ئەم هەموو قسە بۆ خەڵکە دەکەی ئەو خەڵکە داماوەش گوێ لێ دەگرێ هەر یەکی بە باڵای کەسێکە هەڵدەڵێ و هەر یەکەت چەپڵە و بژی بڕوخێ بۆ کەسێک دەکا کاکە تۆ ژاگە لێ بە ڕاست بە لەگەڵی ئەینا ڕۆژێک خوای گەورە نهێنی ناو دڵەکەشت بۆ خەڵک کەشف دەکا بەڵام مۆڵەتی داوی تەوبە بکە مۆڵەتی داوی خۆت چاککە ئەم جاوەرە سەر باسی باری ئابووری هەیە بە ناوی چینی کرێکار چینی جوتیار چینی ڕەنزدەر زەحمەت چێش دەڵێ ئەوە من بێمە دەسەڵاتەوە ئەم هەموو قسە جوانم پێ یەکسانی مافی مرۆڤ حقوقی ئینسان حقوقی کرێکار یەکێکی تر لەولاوە باسی مافی ئافرەتت بۆ دەکا یەکێکی تر باسی مافی منداڵت بۆ دەکات جا قورئان فەرمووی ئاگاتان لێبێ ئەوانە هەوڵی تێکدانی دووشت دەدەن یهلیک الحەرث والنەسل سبحان الله قورئان چەند وردە حەرث یعنی چی یەکەمیان حەرث بە معنای زەوی خوا دەفەرمێ ئەو زەوی کە دەکەوێتە دەستی ئەو مرۆڤانە تێکی دەدەن زەوی کوشت و کاڵی کابرای کار بەدەست لە پێناوی مەسلحەتی خۆیدا هەر هەمووی تەخش و پەخش دەکا دەیکا بە ڤێلا و بە کۆشک و بە شوقە و ئەو هەموو زەوی و کوشت و کاڵی کەنانی ئەو خەڵکەی لەسەرە هەمووی بەرە وێران دەکا بەس لە پێناوی مەسلحەتی خۆیدا ئاز ئێمە چ زوڵمێک لەم زەویە زراعیانەی خۆمان دەکەین هەمووی بێتە تەلبەندی مەسئولی وا هەیە بەدەیان دووەنەمی تەلبەند کردووە چۆلەکەیەکیش داماوە سوودی لێ نابینێ کەوی شاخی سوودی لێ نابینێ بەس جەنابی خۆی ماڵ منداڵەکەی ئەگەر مانگی جارێک ساڵی جارێک بچنە ناویەوە هەمووی تەلبەند کراوە ئەوە ئیفسادی زەویە ئەم زەویە خوا بە ئەمانەت بەخشیوێتی نانی ئەو خەڵکەی لێ پەیداکەی بەتایبەتی ئەم زەویە پیتانەی کوردستان لەکوێ دنیادا دەست دەکەون ئەو هەموو دەشتا ئەم هەموو دەشتی هەولێرە هەمووی تەوزیع کرا بۆ ئەم مەسئول و بۆ ئەو مەسئول و هەمووی دەکرێت بە شوقە و ڤێلاوانە خۆ خراپ نییە ئەمە بەڵام نابێ ئەمانە لەسەر حسابی نانی خەڵک بێ کە هەیە کە زەوی کوشت و کاڵەکان لە ناو دەبرێن پاشان
ئەبینی کابرا زمانی شیرینە باسی چڵگەی پەلەوەری دەکات دەڵێ ئەم پرۆژەی من هەمووی لە خزمەتی خەڵکایە والله ناوێرێ خۆی مریشکی دەواجینەکەی خۆی بخوا چونکە ئەوەندەی هۆرمۆن و پرۆتینی خراپ داوەتێ ناوێرێ لە مریشکەکانی خۆی بخوا یەکێکی تر بەیتی پلاستیکی هەیە باسی ئەوە دەکا ئەگە قسە دەکات لەسەر تەلەڤیزۆناڵی ئەم جوتیارە زۆر بە ویژدانە بەخوا ئەو لە کاربەدەستی حکومەت خراپترە چونکە خۆی من لەو کەسانم بیستووەڵە وەڵڵی خۆم ناوێرم تەماتەکەی خۆم بخۆم بمکوژی ناوێرم خیارێک بخۆم ئەوەندەی هۆرمۆن و شتی خراپ داوەتێ ئەوەی کە بە مانگێک زیاد دەکا و بە 2 ڕۆژ زیاد دەکا بۆی خێرابی خاتە بازاڕەوە تۆش زەرەت دەکەی بەبێ بەرهەمەکەت فڕێدەی بەرهەمەکەت سوودی نامێنێت چونکە زەر زەوی دوێران کرد دووەمیان خوا دەفەرمێ حەرز بە مەعنا ئافرەتە ئەو کەسانە ئیشیان ئەوەیە خێزان هەڵۆشێنن لەسەر ئافرەت ئیش دەکەن ئافرەتی بەڕێزی ئێمە خانمی ماڵە ئێستا زۆر کەس بە شەرمەوە بژنەکەت چیە وەڵڵا ژنی ماڵەوەیە با بە ژنی ماڵەوە زۆر گەورەیە ژنی ماڵەوەیە نایهەڵە منداڵەکە لە حەزانە و لە ڕۆزە بەخێوکرێ خۆی بەخێوی دەکا نایڵی شیری قوتوب خوا شیری دایک دەخوا مەناعە بۆ نەخۆشیەکانی داهاتووی پەیدا دەکا و لە مناڵیان نەخۆش ناکەوێ دایک مامۆستای یەکەمە مەلای مزگەوتە مناڵ لە دایکەوە فێری نوێشکردن دەبێت لەسەر بەرماڵە نەک لە باوکەوە کە تۆ لە دەرەوە لە مزگەوتای من دایک شێفی گەورەی بە ناوبانگە و بە چێشتە خۆش و پاک و خاوێنەکانی خزمەتی هەموو خێزانەکە دەکا جلشۆر و قاپشۆری ماڵەکەتە ئەمینی ماڵەکەتە تۆ بەجێی دێڵی ودیا و حیمایە و حرەسی ماڵەکەتە تخوا ئافرەتی ماڵ چەند بەڕێزە ها ئەمانە خوا دەفەرمێت دێن ئەم دایکە ڕادەشێشن لە دایکایەتی بەدیار ئەڵقاتی 100 ئەڵقەی و 200 ئەڵقەیەوە بەدیار تەلەڤیزۆنەوە نە ئاهی مێردی هەیە نە ئاهی منداڵی هەیە نە ئاهی شێژلێنانی هەیە ئەڵقەکەی لەدەست نەچێ ناهی سەردان و خزمەتی میوانی ماوە لە دایکایەتی دای دەبڕن ئەمجا دەیان خەڵک خوای گەورە نەیفەرموو هەموو دەڵێم هەندێکیان ئەڵێن پیاو چییە پیاو سالاری مێرد نابێ بەسەر تا بە قسەی بکەی هانی ئافرەت دەدا زمانێکی درێژ بۆی ئافرەت لە ئافرەتایەتیدا ببڕێ والنەسلە خوا دەفەرمێت دەیانەوێت نەوەکانتان لەناوبەرن ئەوە دەسەڵاتی هەیە کە ئاوا زمانی شیرینە و باسی مافی منداڵ دەکا و باسی مافی گەنج دەکا لە پێناوی مەسلحەتی ڕاگەیاندنی خۆیدا بۆی گەنجەکان گەمژۆ گێشکە بە پۆبجی و بە عەتاری و بە ئایپاد و بە موبایل و بە سەدان بەرنامە سود بەخشەکانیان پێ ناگەێنێ تووشی زیان بەخشیان دەکەن و مێشکیان دەشواتەوە منداڵەکە لەدەست دەدەی خوا دەفەرمێ ئاگادار بن ئەوانە بەرنامەیانە جا ئەمڕۆ بەڕێزان ئەو کەسانەی کە قسە بۆ خەڵک دەکەن بەخوا ئەوانەی لە دەسەڵات و حکومەتدان ئەوانەی لە ئۆپۆزیسیۆنەوە قسە دەکەن و ڕەخنە لە دەسەڵات دەگرن و بە حساب دیفاع لە میلەت دەکەن ئەوانەی چێڵگەیان هەیە ئەوانەی بەرهەم دەخەنە بازاڕەوە ئەو مامۆستا ئاینیانەی وەکو مەمانان قسە بۆ خەڵک دەکەین ئەو کەسەی کە دەڵێ من مەسلحەتی میلەتم دەوێ ئەو کەسەی دڵم مەسلحەتی ئافرەتم دەوێ ئەو کەسەی دیفاع لە گەنج و لاوەکانی وڵاتەکەم دەکا بەو خوایە ئەگەر لە نێتێکی خاوێنەوە ئەم قسانە بکرێ واللهی ئێستا بارودۆخی وڵاتەوانە دەبوو بەڵام کە باش نابێ و بەداخەوە جار بۆ جار خراپ دەبێ نیشانەی ئەوەیە خوا فەرمووی بەس قسەنەوە بەس قسەن ئەوەی لە دڵایە مەبدە ئەوەیە ئەڵێ کاکە من قسە دەکەم بەم زمانە شیرینەم خۆم بەخێو دەکەم های وایە بەرهەمی زمانی دەخوا بە ناوی ئافرەتانەوە قسە دەکا لەسەر ژنان نان دەخوا ئەو هەموو ڕێکخراوەی چییە بە ناوی گەنج و لاوە ئەم هەموو ڕێکخراوە منەظەماتی خەیری و نازام چییە هەیە کاکە لەسەر تۆی گەنج بەس نان دەخوا خۆی لە دڵەوە وایە بەخوا بڕۆی بۆ قسانە نەکە لەسەر تەلەڤیزۆنیش بۆت دەکا بەس ئەڵێ من بگەم کابرا بە ناوی دڵسۆزی بۆ میلەتەوە دیفاع دەکا بەس ئاواتی ئەوەی بەیانی کە خۆی هەڵبژار بەهۆی ئەم قسانەوە تۆ دەنگی پێ بدەی و گاتە پەرلەمان تۆ ئەی 6 ملیۆنی خۆی وەردەگرێ و خانشین دەبێت تۆ کەیفی خۆتە هەر ناشن ناسێتەوە هەر تەلەفۆنەکەش جارشکە هەڵ ناگرێ خوا ئاگەی لە نێتی ناودڵیەتی واللهی ئێمە ئەگەر نێتی ناودڵەکانمان خاوێن بێت چارەسەری کێشەکانمان دەبێت هەر یەکە بەقەدەر ئەو قسەی کە دەیکەی نەناخی شەوەوابی والله خۆشەویستان وڵات دەبێتە شامی شەریف و خوا دەرگای ڕەحمەت بە دڵنیاییەوە لێمان دەکاتەوە ئەگەر ئەوەندەی ئێمە لە جەژنەکاندا لە جەژنە کۆڕۆنا زۆر بڵاوەوە حەزمان لێ لە جەژنە سەردانی یەکتر بکەین حەزمان لێ لە پرسەدا بە دەوری یەکەوە بین و خەڵک هەیە ناڕەحەتە لەوەی کە ئێستا تەعزیە داناندرێت تەعزیەخانەی مزگەوت ناکرێتەوە تەعزیەخانە لە مزگەوتە ناهێڵین بکرێتەوە خەڵک بەوە هەیە ناڕەحەتە ئەوەندەی کە لە شەکرا و خواردنەوەدا دەشاییکردنە لە شیوەنا بە دەوری یەکەوەین کە لە ناخەوە دەڵێن جەژنت پیرۆز بێ کە لە تەعزیاڵێ بە قوربان بن بەخوا هاوبەشی خەمتم کە لە شەکرا و خواردنەوە و کچ بە شودان و کوڕژن هێنان دڵێ خۆشحاڵم لەگەڵ تا خوا پیرۆزیکە کە لە میوانداری ئاڵێ قوربانتم خۆزگە ئەو قسانەی کە ئاوا بە زمان دەیڵین دڵمان لەگەڵ یا پاک بووایە یەک کەس ناکۆشی لەگەڵ کەسانە دەما بەڵام بەخوا زۆری هەر قسەیە زۆری هەر قسەیە قورئان فەرمووی ئەگەر پشتی هەڵ کرد پشتت دەشکێنێ دێتە ماڵەوە بە قوربانت دەبێ
بە تەلەفۆن بە قوربانت دەبێ وریانەبی لە بنەوە دەتبڕێتەوە خوا فەرمووی ئەمە خراپە ئەها بۆیە ئەو هەموو سەردان و تێکەڵاوی ناومان هەیە کوا خۆشەویستی وەکو جاران ماوە هەر تۆ هەستی پێ دەکەی ئەو خۆشەویستی جاران هەیبوو دراوسێ بۆ دراوسێ خزم لەگەڵ خزمە برا لەگەڵ برادا خوشی لەگەڵ خوشکات خوا ماوە بەڕێزان زۆر کاڵ بووەتەوە نێتی ناو دڵەکان خاوێن نییە کۆتای ئەم وتارە دەکەمە دیاری بۆ یەک بەیەکی لە خۆمەوە تا تۆی هاوڵاتی کە ئێمە هاوڵاتین و بێدانین و سەر بە کەس نین و حەقی کەسمان نییە دێینە مزگەوت و دەچینەوە ماڵی خۆمان و حەقیش دەڵێن بەبێ ئەوەی شەرم لە کەس بکەین دیاریش بێ بۆ دەسەڵاتدارانی ئەم وڵاتە بەو خوای برای دەسەڵاتدارم ئەگەر تۆ ڕاست بکەی لەو قسانەدا کە بۆ ئەو میلەتە دەیکەی ئەوەی کە دەیڵێین ناو دڵیشت ئەوە پاک و پوخت و شیرین بێ وەڵڵاهی وڵات چاک دەبێ ها وڵاتی تۆش کە لە دەسەڵاتی گەندەڵ ڕازینی و دژی دەوەستێەوە توخوا ئەوەی کە تۆ حەزت دەڵی بەخوا فڵان کەس دزە ئەو مەسوولە دزە ئەوە گەندەڵە سەیرێکی خۆشت بکە ئەمە هەر بە قسەیە ئەگە معاشێکی بندیوارت بۆ ببڕنەوە قبوڵی دەکەی یاننا ئەگەر ژنەکەت بە یاسایی بۆ خانە نشین کە نومانگی 500,000 بدەنێ قبوڵتەیاننا سەیرێکی خۆت بکە ئەگەر بڵێن موچەکەت هەموو مانگێ وەرگرە و هیچ دەوام مەکە بڕۆ لە ماڵەوە دانیشە قبوڵتەیاننا بەخوا ئەگەر قبوڵت دوی تۆش هەر قسەیە هەر ئەو کار بەدەست سەد قابلە چونکە تۆ بچێ شوێنی ئەو لەو خراپتر دەبی واللهی نێتیشت خاوێن کە خوا خەڵکی خاوێنت بۆ دەنێرێ نێتی ناو دڵمان خاوێن کە چارەسەری کێشەکانمان دەبێت پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم فەرمووی کابرایەکی وەکو جەنابتان زەویەکی لە کابرایە کڕی ئەمە لە صحیحی بوخاریدا خۆشەویست بۆمان دەجارێتەوە زەویەکەی کڕی دەستی کرد بە هەڵدڕین و چاکردن و بناغی خان و کوپەیەکی پڕ لە زێڕی دۆزیەوە یەک گۆزەها قەدیم بینیوتانە زێر لەناو کوپەدا لە ژێر زەویدا شارداوەتەوە ئاسارێکی قەدیم بوو لەو شوێنەدا هەبوو یەک کوپەی پڕ زێڕی دۆزیەوە یەک کەسی لەگەڵانیە بەس خوا لە ئاسمانەوە ئاگای لێیەتی هەڵی گرت و چوو بۆ ماڵی کابرای فرۆشیار وتی کاکە ئەزانی لەناو زەویەکەی تۆدا کەلێم کڕی ئیشم تیا کرد ئەم کوپە زێڕی تێدایە واللهی دڵم قبوڵی نەکرد بۆ خۆمی هەڵگرم من بەس زەویەکەم لە تۆ کڕیوە تۆ ئەگە بتزانیا ئەم کوپە زێڕی تێدایە چۆن بەوەندە پارە دەتفرۆش ئەمە سەدقاتی پارەی خۆیەتی ئەوە کوپە زێڕەکە دیارە ئەمە ماڵی تۆیە خوا لە ئەوڵەوە بۆ تۆی داناوە کابراش لەو مەرتر و پیاوتر بوو دڵپاکتر بوو وتی کاکە گیان یا ڕەبی پیرۆزت بێ ئەمە خوا بە نسیبی تۆی کردووە خۆ من ڕەنجم تیا نەداوە خوا ئازانە 2000 ساڵ لە پێش چێ لێرەی شاردۆتەوە ئەگەر ڕزقی من وایە من خۆم دەرم دێنا من کە زەویەکەم پێ فرۆشتووی بە هەموو شتێکەوە پێم فرۆشتووی یا ڕەبی حەڵاڵت بێ بەخوا نامەوێ ئەو دەیگو بەخوا کاکە ئاخر وەڵڵی کە من لێم کڕی کوپە زێڕم لێ نەکڕیوی من بەس زەوی ڕەقەوانم لێ کڕی بۆ خانوو ئەویش دەیگو کاکە کە من پێم فرۆشتی خوا ئاگای لێ نێتی دڵمە بەخوا بە هەموو شتێکەوە پێم فرۆشتووی سبحان الله لیان بوو بە مناقەشە لیان بوو بە گفتوگۆیەکی خۆشی شیرینی دڵی خاوێن وتیان کاکە ئێمە ناگەینە ئەمەنجە من بڵێم نامەوێ تۆ بڵێ نامەوێ خۆ نای فڕێی نادەین با بڕۆین بۆ لای مامۆستا فڵان کەس پیاوێکی زانا و دانا و ژیر و عاقڵە ها کە نێتت خاوێن بێخوا تووشی خەڵکی زانا و عاقڵت دەکا جاری وایە کێشەت هەیە چونکە هەردوو لانێتیان پیسە ئەوەی دەبێتە حاکم لەوان پیسترە ئەوەی دەبێتە حاکم لە جیاتی کرد بکاتە چاوی چاویان کوێر دەکا کێشەکە بچووکە لە حکومە لیان گەورەتر دەکات چونکە خۆیان نێتیان بەرامبەر یەک پیسە کێشەی دوو دڵخاوێن چوە لای کەسێک لەوان زاناتر و دڵخاوێنتر وتیان بابەتەکە ئامایە چەند حکمێکی جوانی کرد پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم وتی بەڕێزینە من جارە پرسیارێکتان لێ دەکەم کێ لە ئێوە کچی هەیە یەکیان وتی وەڵام من کچێکم هەیە وتی کێ لە ئێوە کوڕی هەیە ئەوەی تریان وتی وەڵام خۆمان منیش کوڕم هەیە من کوڕێکم هەیە وتی من کچێکم هەیە وتی بیان هێنن چون بانگیان کردن بۆ لای کابرا یەکتریان بینی وتی کوڕم ژن دێنی وتی وەڵڵاهی جا ئەگە باوکم ڕازی بێ و ئیمکانێتی ماڵ ببێ ئێتر من گەنجێکم سەر حەدی ئەوەمە کە هاوسەرگیری بکەم وتی کچەکەم تۆ شو دەکەی بە شەرمێکە وتێکە باوکم و دایکم و بنە ماڵم ڕازی بن و کوڕێکی ڕێک و پیاکە بێ سنەتی حیاتە منیش حەز دەکەم ماڵ و حاڵێکی خۆم هەبێ محکەمە دەبێ لێیان بپرسێ و جواب بەڕاستی جواب دەنەوە وتی دەی سەیری یەکتر کە نێوە یەکترتان بەدڵە سوبحان الله سەیری یەکتریان کرد هەردووشیان خۆشەویستی چوە ناو دڵیانەوە بە باوکو بە هەردوو پیاوەکەی وتی وەڵڵای کاکە ماڵی دنیا هەر دەڕوا بەڵام لە هەموو ماڵی دنیا گەورەتر ئەوەیە زاوایەکت هەبێت لە کوڕ باشتر بێ خۆشەویستترین شتی دنیا ئەوەیە بووچێکت هەبێت لە کچەکەت باشتر بێ واللهی ئێوە ئەوەندە حەڵاڵ خۆر و بەڕێز و بە حورمەت و بە متمانە و دڵپاکن واللهی منداڵەکانیشتان ئینشەڵڵا ئەسڵ زادن حیفە ئەم کچە بچێتە ماڵی خەڵکەوە نەیابوو ماڵی تۆی بەڕێز حیفە کوڕی ئەم پیاوە بەڕێزە زاوای تۆی بەڕێز و دڵپاک نەبێ
لەیەکی مارەکردن وتی پارەکەش دابشکن بەسەر خێزانە نوێیەکەدا و بۆیان بکەن بە مەسرەفی زەماوەند و خان و ماڵ. چاول لێیە پارەکەشیان بۆ گەڕایەوە، کچە کوڕەکەشیان بۆ دامەزرا، خێزانێکی نوێش دروست بوو. بۆیە نێتت خاوێن کە تووشی خەڵکی خاوێن دەبی. کار بەدەستانی وڵات ئەوەی بە قسە بەم خەڵکەی دەڵێن نێتتان خاوێن کە میلەت لەگەڵتان دڵسۆز دەبێت. میلەتی بەڕێز تۆش سەیری ناو دڵ و دەرونی خۆت کە ئەوەی پێی ناڕازی و بە ناعەدالەتی دەزانی. ئەگەر ڕۆژە بێتە بەردەست و غەیری خوا نەبێت کەس پێی نەزانێ، ئەگەر ڕەتت کردەوە لەبەر خوا وەڵڵاهی خوا کار بەدەستەکانی وڵاتیش چاک دەکات. بۆیە دووبارە و چەند بارەی دەکەمەوە نێتی خاوێن چارەسەری کێشەکانمان دەکات. پێغەمبەری خوا فەرمووی لا هیجرەتە بعد الفتح ولكن جهاد ونیە. چێ دەیەوێت بەردەوام لە خزمەت پێغەمبەرا بێ و لە مەدینە نیشتە جێبێ با تێبکۆشە لە پێناوی خوادا با نێتی دڵ و دەرونی خاوێنکە. داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوایە نێتمان خاوێنکەی، یا ڕەبی خوایە کردەوەمان جوانکەی، خوایە نێتمان پاک و پوختکەی. یا ئەرحەم الراحمین دەرگای ڕەحمەت لەم میلەتی کوردستان و هەموو گەلانی جیهان بکەیتەوە. یا ڕەبی خوایە لەم نەخۆشی کۆڕۆنا و هەموو نەخۆشیەکان بمان پارێزی. ئەوانەی نەخۆشی کۆڕۆنایانە ئێستا بەڕاستی خەڵکێکی زۆر داوای دوعای خێر دەکات. یا ئەرحەم الراحمین یا شافی یا ئەڵڵا شیفای بەخێریان بۆ بنێری. یا ڕەبی خوایە شیفا بۆ هەموو نەخۆشەکانمان بنێری. یا ڕەبی خوایە ئەوەی دڵ بەخەمە دڵی خۆشکەی، ئەوەی بە نەخۆشی کۆڕۆنا مردووە، بە هەر نەخۆشیەک مردووە، بە هەر مردنێک مردووە، یا ڕەبی خوایە لە مردوەکانمان خۆش بی. هەر کەسێک مصیبەتی لێ قەوماوە خوایە ئارامی بە دڵ و دەرونی ببەخشی. یا ڕەبی خوایە دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیەوە. یا ڕەبی خوای پەروەردگار خوێندکارەکانمان وا بەرەو قۆناغی دووەم لە دوانزەی ئامادەیەکان بەرەو ئیمتیحان دەڕۆن. یا ڕەبی خوایە ڕەحمیان پێ بکەی. یا ڕەبی خوایە دڵی خۆیان و دایک و باوکیان خۆشکەی، دڵی مامۆستا و قوتابخانەکانیان خۆشکەی، ئەم وڵاتەمان پڕکەی لە عیلم و عەمەلی صالح و جوان و بەسوود. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.